لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش لیژنەکانی نێوانێکێتی و پارتی کۆبوونەوەی خۆیان کرد دیارە لەسەر بەشێکی باش لە وردەکاریەکان ڕێکەوتە بوون کاریان لەسەر کرده بوو بەڵام پرسە سەرێکیەکان بە دڵنیاییەوە چاوەڕێی کۆبوونەوە گەورەکان بوون یەکێک لە کۆبوونەوە گەورەکان دوێنێکرا باخڵ تاڵەبانی چوو بۆ پیرمان بۆ لای مەسرور بارزانی لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکوەزیران مەسرور بارزانی کۆبووە کاتنە دەرەوە بە دڵنیایی گوێمان لێی بوو یان کۆبوونەوەکە باش بووە باخڵ تاڵەبانی وتی لەسەر کۆمەڵێک کرسی استراتیژی کە بۆ خەڵک گرنگن ڕێکەوتوین مەسرور بارزانی وتی ئەمە یەکەم کۆبوونەوە نییە ئەمە دووەم کۆبوونەوەی باشەکە لە نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەکرێ گەر بەم پێوەرانە بن بەم قسانە بن ڕاستیەکەی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ نزیک بێ بەڵام پرسیارەکە ئەوەیە کرێ لەم دۆخی ئێستا لە هەرێمی کوردستانە هەن ئەمە چەندین ساڵە هەرێمی کوردستان بەدەست گرفتی سیاسی و دارایی حکومڕانی دیاری کراوە دەناڵێنێ لە بەردەم هەمان فۆرمی حکومڕانی یابین یان نەخێر هەندێک لە گلەیەکان چوونەتە ناو خودی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیشەوە پێدەچێ بچێتە بەرنامەی حکومڕانی هەردووکیانەوە و ئەوانیش کاری لەسەر بکەن چونکە ڕاستیەکەی کە گوێ لە گوتاری میدیایی و تەنانەت سیاسی یەکێتی شەگری بە تایبەت لە هەڵمەتی هەڵبژاردن لەوە ناچوو لە ناو حکوومەتا بێەوە بەشێک بوو بێ لە حکوومەتی هەرێمی کوردستان لای پارتی دیموکراتی کوردستانیش ئەگەر کاڵتر بێ کەمتر بێ بەڵام هەمان گلەی هەمان گرفت هەن بەڵام ڕاستیەکەوەی سەرنجەیرەوەیە زۆر جار دەڵێن لە کابینەکانی پێشووە بۆچی ئەمە نەکرا زۆر باسی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە مەسرور بارزانی سەرۆکایەتیە کرد باسی ناکەن دیارە باسی کابینەکانی نێچیروان بارزانیە بارحاڵ ئێمە لە بەردەم حکوومەتێکی جیاوازی هەرێمی کوردستان ئابین بۆ لە مەودووە چونکە بەڕاستی دۆخی هەرێمی کوردستانیش لە بەردەم ئەگەری دیاریکراوی دۆخە عێراقی و ناوچەیەکەیە بۆیە پرسی بوونی حکوومەتێک کە یەکدەنگ دەربکەوێ بەرامبەر بە پرسە دیاریکراوەکان جا هەم لە کوردستان و بیگرە تا عێراق و تا پرسەکانی دەرەوەش بۆ ئێمە گرنگن بۆچی ئەمە گرنگاڵین یەکدەنگ بن چونکە لە ڕابردووە بە دڵنیایی لەسەر کۆمەڵێک پرسی دیاریکراو لە هەرێمی کوردستان لە هەژماری منەوە بگرە بۆ هەندێک پرسی دیکە یەکدەنگ نەبوون قسەی زۆری لەبارەوە کرا لەبارەی چۆنێتی تەعاملکردن مامەڵە لەگەڵ بەغدایش بە دڵنیاییەوە هەمان شێوە یەکدەنگ نەبووین چ جای تەنانەت مامەڵەکردن لەگەڵ بەشێک لە هێزە کوردستانیەکانی دیکەی پارچەکانی کوردستان من ئەم پرسانە بەگشتی لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر کامەران بابانزادە مامۆستای زانکۆ و توێژەر بەڕێزیان لە کۆیەوە لەگەڵمانن کاوێز مەلاپەروێز شرۆڤەکار بەڕێزیان لە کەرکووکەوە میوانی زوومی ئێمن دکتۆر کامەران کاک کاوێز مەلاپەروێز سڵاوتان لێبێ هیوادارم هەردووکتان زۆر زۆر باش بن بەخێر بێن بۆ زووم دکتۆر کامەران زۆر بە کورتی لە بەردەم حکومڕانی یان لە بەردەم حکوومەتێکی جیاوازە ئەبین لە بەردەم حکوومەتێکی جیاواز ئابین و من پێشبینیم وایە ئەوەی کە لە ڕابردوودا هەبووە گۆڕانکاری گەورە و ڕیشەیی ڕوونادا بەڵام کاک کامەران هەردوو لە هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵێک پرسی دیاریکراویان وەکو بنەمای سەرەکی بۆ پێکێنانی حکوومەت ڕاگەیاندووە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان باسی مەبدەئی یەک حکوومەتی یەک پەرلەمانی یەک هێزیەکەوە دیارە مەبەستی چییە لە بەرامبەرە یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەمان با بڵێن قسەیەکی دیاریکراوەکە باز لە هاوسەنگی لە دەسەڵاتەکە ئەمانە قسەی ئیجابین خۆگەر بچنە سەر بۆچی ناچنە سەر کاتێک نیەتی پارتی ئەمە بێ و نیەتی یەکێتی ئەوە بێ بۆ تەزانی پارتی یەکێتی شتێکیان بوێ ئەیکەن زارە پێش هەموو شتێک ئەو زۆرە دروشمانە یان یەک حکوومەتی و یەک مەرکەزی ئەمە پێم وایە دروشمی دووبارەن و تازە نین ئەمە گرنگە دوو ئەو بنەمانەی کە لەسەری ڕێککەوتون ئەوەی کە گوێویست دەبین لێرە و لەوێک و ئاماشە پەیوەستە بە شەراکەتی نێوان ئەو دوو دەسەڵاتە کە پێکەوە حکوومەت پێک دەهێنن هیچ ئەو پرۆژە و ڕێکارانە دیار نییە کە پەیوەستی بە ژیانی خەڵک و بە گوزەرانی خەڵکەوەیە بە
ئەم هەموو کێشە هەڵپەسێدراوە وایە کە لە واقعی حکومڕانیدا هەرێمی کوردستاندا هەیە وا تەسەوڕ دەکەم ئەو ڕێککەوتنە بنەڕەتیانە لەسەر ڕێککەوتون زیاتر پەیوەندی بە شێوەی میکانیزمی دەسەڵاتە لە نێوان خۆیاندا ئەجینا لە نێوان خۆیان و بۆ کۆمەلگا و بۆ پرۆژەکانی خزمەتگوزاری بۆ کێشەی موچە بۆ داهات بۆ خەرجی بۆ گەڕانەوەی بودجە بۆ پەرلەمانی کوردستان و دەرکردنی یاسای بودجە ینی بۆ حکومڕانەتێکی تەندروستی موسساتی هیچ ئاماژەیەک لەو پرۆژانەدا ئەوەی کە دەیویستن دیار نییە. باش دکتۆر کامەران ڕاستیەکەی شێوازی دەسەڵاتەکەژە گەر بۆ ئەوە بێ چۆنەتی داوەشکردنی دەسەڵاتەکان و تەنانەت وردیشان کردەوە باسییان نابوو پێناسەکردنی ئەرک و بەرپرسیارەتی و دەسەڵاتەکان خۆ ئەمەش پێدەچێ لە چوارچەوەی سیاست و حکومڕانیکردنا پرسێکی گرنگ بێ بۆ ڕاستکردنەوە بۆ گەرەمە بکەن شتێکی باشە خۆی باورتر بڕۆین هەر ڕێکارێک بۆ باشکردنی سیستەمی حکومڕانی و بۆ شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ هەر ریفۆرمێک پێویستی بە پەرلەمانە یعنی کە پەرلەمان وەکو بابرێن سنتەری بڕیاردان و سنتەری یاسا و سنتەری ڕێخستنی حکومڕانی و وەکو دەستگای چاودێر بەسەر حکومڕانی بۆ قوڵکردنەوەی یاسای باش و بۆ تەنفیزکردنی یاسایەکان بۆ سەروەرەتی یاسا ئێمە تا ئێستا پەرلەمان کارە نەکراوەتەوە ینی ئەمە هەر دەستگای تەنفیزی دوو لایەن چۆن بڕیار بدەن دەستگای تەنفیزی بە شێوەیەکی شەراکەت بەڕێوە بەرن واتە هەر کاتێک کە حکوومەت لە ژێر چەتری با بڵێن دامەزراوەی یاسادانان دەرچوو و ڕێکارەکانی چاکسازی و ڕیفۆرم لە دەرەوەی با بڵێن سەقفی پەرلەمان بۆ پەرلەمانێکی کارامان نەبوو هەموو ئەو گۆڕانکاری و ئومێدانەی کە دەیبەخشن گۆڕانکاری ڕیشەیی نین دەسەوڕ دەکەم لەم زارایان وەکو چۆن لە ساڵانی ڕابردوودا حکوومەت دامەزراوەی تەنفیزی دەسەڵاتێکی بۆ پەرلەمان و بۆ دامەزراوەی یاسادانان و چاودێری نەهێشتەوە واتە سەوڕ دەکەم ئەم جارەیان بە تەواوی نووزە لە دەسەڵاتی یاسادانان و چاودێری ببڕێ و سەرەکیترین شێواز لە حکومڕانەتێکی تەندروست کە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتی تێدا ئاسان بێ و حکومەتێکی موسساتی بێ باڵادەستی حزبی تێدا نەبێ لێرەوە سەرچاوە دەگرێت تر کە تاکو ئێستا تۆ هیچ قسەیەک لە کارەکردنەوەی پەرلەمان نەکراوە پەرلەمان هیچ پشتی لە هیچ گۆڕانکارێکی سیاسی دانیە ئەو لێرەوە مەترسیدارە یعنی دوو هێز پێکەوە ڕێک دەکەون چۆن بتوانن حکومەت کۆنتترۆل بکەن لە ژێر چەتری ئەرد و حیزبەدا و پێکەوە ڕێکەوە لەسەر کۆمەڵێک محاسسات لە ناو حیزبدا و ڕێکەوەن لە ڕێخستی دەسەڵاتەکە لە ناو خۆیاندا خۆ لە ساڵی 2005 بەدواوە پێکەوە حکوومەتیان پێکەێناوە و باڵادەست بوون تیاندا و شەراکەتێکی ڕاستەقینە لە بینیاندا دروست و بەڵام ئەوەی کە لەو نێوەنەیدا زەرری کرد سیستەمی حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان دامەزراوەی یاسادانان بوو ژیانی خەڵک بوو ئەلێرە گرفتەکە گەورەکەمانە باش جا دکتۆر وەڵان ڕاستیەکەی لە بەشێکی دیاریکراوی بەرنامەکە دێمە سەر کاریگەری پەرلەمان و شوێنەکانی دیکەش لەسەر حکومڕانی و دروستکردنی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان کاک کاوێز ئەمڕۆ کاک سعدی ئەحمەد پیرە قسەی کرد هەندێک قسەی هەبوو ڕێک باسی ئەو دوو مەبدە بنەڕەتیەی یەکێتی و پارتی کرد بۆ پێچێنانی حکوومەتەکە کە ئێستا باسم کرد و دووبارەیەکەمەوە بۆت مەسلەی ئەوەی لای پارتیەڵە یەک پەرلەمان یەک حکوومەت یەکێزی پێشمەرگە ئەڵێ مەبدەە لای یەکێتیش مەبدەئێکی گرنگ و باشە بۆ ڕاستکردنەوەکان بەڵام بە مەرجی شەراکەتی ڕاستەقینە ئەم نزیکی تێڕوانینە لای یەکێتی و پارتی پێدەچێ با بڵێن نێوانی هەردوو حزب لە ناو حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستانە بک بە پەیوەندیەکی تەندروستتر چونکە ئێمە لە کابینەی نوێیان ڕاستیەکەی شاهیدی پەیوەندیەکی تۆزێک ناجۆر بووین لە نێوان خودی قوبات تاڵەبانی و مەسرور بارزانیش خۆی گرفتەکە لێرە داوت لەوەدایە و پرسیارە دکتۆر بمبورە دکتۆر کامەران بۆ کاکاوێز بوو پرسیارەکە دوایی ئەگەر حەزت کرە توانی قسەی لەسەر بکەی بەڵێ ببوورە بەڵێ سپاس وڵا من گەشتبین نیم تەبعاً بە ئایندەی پێکێنانی ئەو حکوومەتە چوە پێم وایە هەمان فۆرمی حکومڕانی 6 ساڵی ئایندە بێ گۆڕانکاری بەسەر ڕوانگەی ئەو کاکانە نهاتووە کە 6 ساڵی ڕابردوو حکومڕانی هەرێمی کوردستان بوون
بۆیە ئەگەر ئێستانی لەوانەیە فشارێک بە زۆری لە جۆرەکان فشاری نێودەوڵەتی یان دەوروبەر ئیقلیمی لەسەر هێزە کاریگەرەکان هەبێ بۆ سەرێکردن خێراکردنی پرۆسی پێکێنانی حکوومەت ئەمە لەوانەیە ینی هەندێ دروشمیان قسەی جوان بکەنە تایتڵی پێکێنانی حکوومەت و ڕێکەوتن خۆ ئێمە لە بیرمان بێ ینی کابینەی نۆ لەژێر دروشمی کوردستانێکی بەهێز دروست بوو خۆ لە سەردەمی ئەو کابینەی کوردستان ئێزگار لاواز بوو بە شێوەیەک لاواز و زەلیلی دەستی بەغدا بوو کە هیچ کوردێک خۆزگەی پێ نەخوازدە دڵی هەموو کورد بەوە ئێشە وە ینی دروشمی هێزە و لایەنە سیاسیەکان هەمیشە بێت تێبینی بۆ ئینسانی کورد دروست بکە کە تۆزێ بە گومانەوە لێ بڕوانی پێم وانەیە ینی جارێ بۆ کوردستان زۆر گرنگە هاوسەنگی هێز هەبێ ینی زانین لە ڕووی جوگرافیشەوە گرنگە ئێستاکە ئەوەی کە یەکێتی چەندی ساڵ قسەی لەسەرەکرد حقیقەتی تیا هەبوو کە ناوچی سلێمانی ئەو جوگرافیا فرامۆش کرابوو لە ئەجندەی حکوومەتی هەرێم لە کابینینەوە ینی بایەخ بەوە نادرا بە عکسەوە لە نەگەشەکەی کە ئەوەی کە پێکرا لە دووەکو سلەیمانی بە جۆرێکی لە جۆرەکان بۆ ئەو ململانیە سیاسیە خراپەی بەکارێنا کە خەڵکی سلێمانی ئەو ناوچانەی پێ ئەزیێت بدرێن هاوسەنگی هێزەوەیە لە ئەگەر ڕێککەوتنەکە ئەوە بێ کە هاوسەنگی هێز بگەڕێتەوە بۆ بڕێوەبردن لە هەرێمی کوردستان پێم وایە کاریگەری باشی هەبێ هەم لەسەر هەرێم هەم لەسەر ناوچەکانی دەرەوەی هەرێمیش هەم لە تێڕوانی یەکگرتووی ئێمە بۆ بەغدا بۆ پرسەکانی تریش بەڵام پێم وایە ئەمە بە زەحمەتە بینم ینی ئەمە بە ئاستەمە بینم جاتخوا بۆ کاک کاوێز مەلا پەروێز بە زەحمەت ئەیبینی وتت گۆڕانکاری لای ئەم کاکانە با بڵێن بەدی ناکەم هەر عەقلێتی 5-6 ساڵی ڕابردووە کام کاکانە تەنها سەرۆک یان جێگری سەرۆکیش مەبەستم حکوومەتە ئەزانی ئەزانی 6 ساڵی ڕابردوو پێویست بوو هێزە سیاسیەکان حکومڕانیەکی باش پێشکەشی خەڵکی هەرێمی کوردستان بکەن بۆ نەیانکرد زین پێم وانە بە ئاسان قەنەعەتی ئەو کاکانە گۆڕابێ کە ئەزانی ئەوەی دەسەڵاتی بەدەست بووە لە هەرێمی کوردستان سەرۆکۆزیران بووە پێم بڵێ کاکەکان مەبەستت چییە تەنانەت مەبەستم سەرۆکۆزیرانە مەبەستم سەرۆکۆزیرانە ئەم ڕوانگەیە پێم وانە ئەنی ڕوانگەی سەرۆکۆزیران گۆڕانکاری بەسەر هاتبێ کە دۆخەکە بە ئاراستەیەک ببات ینی هێزەکانی بەشداری لە حکوومەت لە چوارچێوەی مێزێک کۆکاتەوە و ئەجندە و بەرنمەیەکی هاوبەش بۆ هەموو لایەک بێ من پێم زەحمەتە بنەگە بیاوت باە کاندیدی پارتی بۆ کابینەی کاچێکی ترە هەر کاچێکی تر ئەو کاتە قسەم لەسەرەوە کرد کە گەشتبین بم بەوەی ئەو کابینەیە بە جۆرێک لە جۆرەکان ینی ئەتوانێت ئالێتەکانی بەردەستی بۆ خزمەتکردنی خەڵک بێ بەڵام پێم وانە ینی بە هەمان ڕوانگەی 6 ساڵی ڕابردووگەشتبینی لای من و لای خەڵکی کوردستان دروست بێ بەوەی کە ئەوەی کە ئەچێتە حکوومەتەوە لەگەڵ کاک مەسرور بارزانیە کاک قوبات تاڵەبانیە بە دڵنیایی برای کاک بافڵ تاڵەبانیە کە دوێنێ لە کۆبوونەوەکەی لەگەڵ کاک مەسرورە بە دەموچاوێکی تا حدێک بە شوشەوە هاتە دەرێەوە وتی لەسەر زۆر پرسی استراتیژی ڕێکەوتوین دەسەوڕەکەی کاک بافڵ ینی هەر لە خۆی قوبوڵ بکە کاک قوبات بباتەوە ناو کابینەیەک کە هەمان تاس و حەمامی 6 ساڵی ڕابردوو بێ بڵی کاک بافڵ ئەوە لەگەڵ قوبات تاڵەبانیا بکە من نازانم لەو کۆبنەوانە چی باسکراوە لەسەر چی ڕێککەوتون چۆن بووە من ئەوە خوێندنەوەی شخصی خۆمە تەبان خوێندنەوەی شخصی خۆمە کە پێم وایە ئەگەر یەکێتی بە هەمان جۆر بە هەمان شێوە بەوەی کە لە ڕابردوو لە 6 ساڵی ڕابردوو بچێتەوە ناو حکوومەت یعنی زیانێکی زۆر لە خۆیەدا ئینجایش یاری دۆخی هەرێمی کوردستان بەرەو پێش ناچێت ژیانی خەڵکیش لە هەرێمی کوردستان باش نابێت یەکێتی لە کاتێ هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن
ڕوانگەیەکی معارەزەبوونی خستە ڕوو بە تایبەتی سەرۆکی یەکێتی وەکو ڕوحێکی معارەزەبوونی تیابەدی ئەکرا ئەو ڕۆحە خەڵک لە چوار دەوری کۆبووە یان ئەوە گرنگە من پێم وایە بەو نەفەسەکە تۆ بگەڕێیتەوە بۆ بەشداریکردن لە کابینەیە کە وەکو 6 ساڵی ڕابردوو بێ پێم وایە هەم وەکو هێزی سیاسی زەرەرەکە و هەم ئەزانێ ئەم ڕێککەوتنە لە ڕابردوویش هەموو ڕێککەوتنەکان بە تایبەتی یاری من تەرکیزم لەسەر کابینەی نوێ کابینەی نوۆ یاری نەک یەکێتیەکانی لێ ڕازی نەبوو کابینەی نوۆ پارتیەکانیش لێ ڕازی نەبوون یاری کابینەی نوۆ ئەمەندەی کە خەڵکی پارتی بوو لە ئەجندە و سیاست وا دەرناکەوێ ینی بەگشتی ئێستا چێتەکان وا دەرناکەوێت لای پارتی دیموکراتی کوردستان زۆربەی هەرڵێن برا گەورە و شتێکی دیاریکراش لە پارتی دیموکراتی کوردستانەوە نابیستین بەرامبەر بە خودی کاک مەسرور بارزانی و کابینەکەیشی حکوومەتەکەیشی بە کورتی ئەزانێ لەکوێ تەمان لەو مەجلسە داخراوانە هەموو پرتۆبۆڵە هەیە ئەوەوەندەی کە ئێمە لە نێوە هێزە بووینەوە نە پرتۆبۆڵە هەبوو نیگەرانی ئێزگار گەورە هەبوو کاکە نیگەرانەکە گەیشت بەوەی کە فترەیەکی زۆر موچەی مەکتەب سیاسەکانی بڕی هەرو کابینێ لە ژێر ناوی چاکسازی ئاری بۆیە ئەزانی نیگەرانەکە فراوانترە بەڵام لەوانەیە فەزایەکی ئازاد نەبێت کە خەڵک تعبیر لە ڕای و لە خواستەکانی خۆی بکە بتوانێت ئازادانە ڕێی لەسەر حکوومەتە یانە ئەمیدارەیە دەرببڕێ بۆیە پێمانەیە یاری ئەم فۆرمە ئەزارین دەبوو معارەزەیەکی بەهێز لە هەرێمی کوردستان هەبێ پێشی پێ بگرێ پێش بەم فۆرمی حکومڕانیە بگرێ کە نەبوو خەڵک ئومێدی لەسەری چێتی هەڵسچنی وە ئەبێ چێتی پێش بە بەو جۆرە لە حکومڕانیە بگرێت من نازانم ڕێککەوتنەکەی ئێستا کە هەیە ئەوەی کە باسە جاوەڵات ئەم مەسلەیان هەڵگرە بۆ پرسیاری دواتر باشە با بچمەوە لای دکتۆر کامەران بابانزادە کا کامەران ڕاستیەکەی با هەندێک لە چوارچەوەی حەقدان بە پارتی یەکێتی من نەک حەقدان یعنی تۆزێک هاوسەنگی ڕابگرم لە گفتوگۆکەیە ئەم جارە شتێک کە باسکرا بە تایبەت لای یەکێتی مەسلەی پێناسەکردنی ئەرک و بەرپرسیارەتیەکان بوو ئەمە کاریگەر نابێ یان ڕۆڵی نابێ لەوەی ڕاستیەکەی هەندێک لە لێک تێک نەگەیشتنەکان کەمتر بکاتەوە لە چوارچێوەی حکومڕانیەکەی یەکێتی و پارتی پێکێنانی حکوومەت کابینەیدا و بپرژێنە سەر پرسی دیکەژی تر گلەیەکانی یەکێتی یان هەر کەسێکی دیکەیە لە پارتی و لە بەرامبەری شاگلەیەکانی پارتی لە یەکێتی ئیتر نەمێنێ خەریکی حکومڕانیەکە بن لە بری هەندێک پرسی دیکە وەزارە پێش هەموو شتێک دەبێ ئێمە ینی دڵخۆشکردن یان ئومێد هەڵچنین پێویستە بنەمای خۆی هەبێ زارە پێش هەموو شتێک زۆر جار ئێمە لە ڕێکەوتنێکدا واقعی کوردستان وای لێ هاتووە ڕێکەوتن لەگەڵ حکوومەت بۆ بەشداریکردن با بڵێن زۆر جار ئێسان ئومێد لەسەر تێکستی جوان هەڵناسنێ خۆ بزوتنەوەی گۆڕان لە کابینەی نوێیە لەسەر بنەڕەتی کۆمەڵێک تێکستی جوان بەشداری لە حکومڕانی کردو پێم وایە بوو تێکستەکان ئەوەی کە ئێمە ئەگەدار بین تێکستی زۆر باش بوون بەڵام بینیمانیانی سیستەمی حکومڕانی نەک کاریگەری بەشداری بزوتنەوەی گۆڕانی پێوە نەبوو بە پێچەوانەوە بزوتنەوەی گۆڕان بۆ خۆی بوو بە قوربانی ئەو بەشداریکردناگەر تێبینیمان کرد بێ بۆیە تێکستی جوان لە نێوان دوولایانی سیاسی لە بەشداری حکوومەت بە ئەستەمی دەبینن بە تایبەتی وەکو کاک کەوەز باسی کردیانی کارکتەری سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و پێکاتەوە یەک دووبارە دەبێتەوە بزانیت چۆنە شەراکەتی ڕاستەقینە لە بەدیوێشکە پێت بڵێم ینی ئێمە بفعلی ئێمە لە شراکەتێک ڕاستەقینە لە نێوان یەکێتی و پارتی پەکمان کەوتووە خۆ لە 2005 کە حکوومەتیان پێکهێنا پەمەجا لە سەرەتاوە گرفت لە ناهاوسەنجی هێز نەبوو زۆر بەڕێک و پێکی بە هاوسەنجی هێز هێنایان هەتاوەکو دوای 2015 و 16 ینی کابینەی هەشتونەوە ئەوانە کاتێک کە یەکێتی ئەو قەنەعەتەی بۆ دروست بوو خەریکە هاوسەنجی هێستێک دەچێت لە زەرەری ئەو ینی ئەو قۆناغانەی کە پیان وا بووە هاوسەنجی هێز بووە و دامودەزەکانی حکوومەت نیوە بە نیوە دابش کراوە لە نێوان ئەو دوو هێزەی ئایا بە فعلی سیستەمی حکومڕانی لەو کاتیدا زۆر باش بووە تاوەکو ئێمە زارێککە ئومێد لەسەر هاوسەنجی هێز هەڵچینینەوە ینی ئەم دوو هێزە ینی خەڵکی کوردستان بەتەنها لەسەرەوە پێکیان کەوتۆ کە ئەم دوو هێزە پێکەوە هاوسەنجی هێزیان دروست نەکردووە ینی ئەمە پرسیارێکی جدیە
يعني ئەمە گرفتە گەورەکەی حکومڕانیە ئەجینا خۆ لە ڕابردوودا ئەم هاوسەنگیەزە هەبووە بەڵام گرفتی گەورەی خۆ پیشاندانەکانی ساڵی 2011 با بڵێن نیوە موچە و چارەگە موچە بەشێکی لەو خۆناغەدا بوون کە هاوسەنگیەز لە خۆناغێکی زۆر باشتردا بوو لە ئێستا یعنی بە دیوێچکە کە وردە ئەم هاوسەنگی هێزە تێکچوو لە بینیەکێت و پارتیدا بەڵام لە بەرامبەردا و خۆناغانەی کە هاوسەنگی هێزیش هەبوون قۆناغی با بڵێن زۆر گرنگ و باش نەبوون لە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. ئەی کامەران بمبورە چی لەبارەی ئەوەی کە ڕاستیەکەی کاکاوێزیش ئاماژەی بە هەندێکیان نا هەم هەندێک لەو قسانەی هێزەکانی ئۆپۆسیۆن 15 ساڵ لەمەوە پێژەیان کە ڕاستیەکەی ئێستا بوون بە گوتاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش وە دووبارەیان ئەکاتەوە جا چەند استراتیژە لای یەکێتییان نا ئەوە وەڵامم بەرەوە و ئەوە خودی ناو و پارتی دیموکراتی کوردستانیش کاکاوێز ئاماژەی بە هەندێک شتدا کە دەرناکەون بەڵام هەن لەبەر ئەوەی دەرناکەون مەرج نییە نەبن ئەمە ڕاستیەکەی کاریگەری نابێ لەسەر ئەوەی کە حکوومەتی داهاتووی کوردستان هەرێمی کوردستان ئیتر مادەم یەکێتی وا بیرەکاتەوە لە ناو پارتیشا هەندێک پرتە و بۆڵی لەو شێوەیە هەیە شوێنی ئەم تێگەیشتانە بکرێتەوە توزارە پێش شتێک ئایا لەم ڕێککەوتنەی کە لە نێوان خۆیاندا ڕێککەوتون و لەو خاڵانەی کە لە سەری متتەفق بوون و هاوسەنگی هەست پێکەوە هەردووچیان ڕێککەوتون کە لێستا بە دواوە پێویستە داهاتی هەرێمی کوردستان شەفاف بێ بوو جەبگەڕێتەوە بۆ پەرلەمان ئایا لەم حالەتانە ڕێککەوتون یان نا واتە کۆمەڵێک خاڵ هەیە کە تایبەتە بە موسساتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە ڕابردوودا گرفتمان لەو ناموسساتیە و گرفتمان لەم باڵادەستەی حزب بۆ بەسەر حکومڕانی گرفتمان بە کۆنتترۆلکردنی هێزە ئەمنی و هێزە چەکدارەکان بۆ بەگشتی کە هێندەی لەژێر دەسەڵاتی حزبدان هێندە لەژێر دەسەڵاتی حکوومەت و دەوڵەت دانین ئێمە بابزانین لەم بوارە چ خاڵێکیان بڕیوە نەک لەو ڕوانگەیەوە کە با بڵێن ئایا جێگیری وەزیر دەسەڵاتی کەم بووە کە لە یەکێتی بووە و یاخود بە پێچەوانەوە ئەگەر بێت و وەزیرەکە لە یەکێتی بێت جێگرەکە دەسەڵاتێکی زۆر گەورەی هەبووە و جێگرەکە لە زۆنی خۆی وەزیرەکە لە زۆنی خۆی دەسەڵات بوون ئەجینە دەسەڵاتیان لە زۆنی یەکتر نەبووە ئەم پێم وایە ئەمانە زۆر گرفتی بنەڕەتی نین لە داواکاری ژیانی خەڵک کامەران تۆ پێت وایە یەکێتی نیشتیمانی وەکو کاکاوێز باسی کرد یعنی وتی ڕۆحیەتی معارەزەی لە خۆیان هەڵگرت بوو پێت وایە لە گفتوگۆکانە وازی لەم ڕۆحیەتە هێناوە هاتوۆتە سەر ئەم پرسە شقلیانەی کە باسمان کرد پێناسەکردنەوەی ئەرکەکان و نازانم هەندێک پرسی دیکە ئەوانە باسکراون زیاتر خۆی گرفتەکەی لەوەیدا یەکێتی ئەگەر ئەو دروشمانەی لە هەڵبژارنەکاندا بەرزی کردبەوە پێم وا بوو ئەگەر پابند بەشێک لەو دروشمانەی ئەوە بە ئەندازەیەک ئومێدێک دەبەخشێ بە جمهورەکەی و ئومێدێک دەبەخشێ بە زۆنەکەی بۆی کە ئومێدێک هەڵبچێ بەڵام گرفتەکەی ئەمە لەوەیدایە ئەم لێدوانانەی کە دەدرێ با بڵێن بۆ هاوسەنگی هێز بۆ شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ سارەسەرکردنی ئەو پشتاوی کە لە زۆنی سەوزا لە ڕابردوودا دروست بووە ئێمە هیچ بنەڕەتێکمان نییە ینی تاکو ئێستاژی دەق و لەگەڵ ئەوەدا کە زۆر جار متمانەمان بە دەقەکانیش نیاگە دەقی جوان هەبێ و کوڕونم کردەوە لەبەرەوەی کردار زۆر جار دەقەکان ژێر پێ دەخات بەڵام بەداخەوە ئێمە دەقەکانیش لەبەر چاومان ڕوونین تاوەکو بزانین ئەم دەقانە چارەسەری ئەو گرفتانە کراوە کە لە ڕابردوودا لە سیستەمی حکومڕانی هەبوویان نە ینی دەقەکانش لای ئێمە ڕۆشنێ تاوەکو ئێمە بین بەدەر لەوەی کە لە ڕووی کرداریە و متمانەمان نییە بەڵام ئەم دەقانەش تاکو ئێستا لە بەردەمی ئێمەدا ڕۆشنێتەوە کوێم بێن شیکاری بۆ بکەین بۆیە لەو ڕوانگەیەوە هەست پێ دەکەم ئەم ڕێکەوتنە هەرچۆنێک بە شێوەیەک پێناسەی بکەین دەڵێن نادیارە و لێڵە لەگەڵ ئەوەدا بۆ شایەکی گەورە دەبێت لە ئایندەدا وا چاوەڕوان دەکرێت لە بینی کردار و لە بینی دەقەکاندا باش کاکاوێز ڕاستیەکەی هێشتان حکومت پێک نەهێنراوە من تەکید بۆ ئەو قسەی کاک کامەران بابانزادە دکتۆر کامەران بۆ شایەک لە بینی قسەکان یان دەقەکان و بەڵێنەکان و ئیشەکان کارەکان دروستە بێ ئەوەی بۆ نمونە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی هەژماری من و تەڵتینەوە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنا کردی ئێستا هیچی وای لێ نەماوەتەوە جاتۆتە ڕۆحیەتی محارەزە بوو ئەوەی یەکێتی کە کاری لەسەر کرد ڕۆحیەتی ئۆپۆسیۆن بوون هەر بەڕاستی بۆی دەچێتە سەر ئەگەر ئاوا بڕوات ئەگەر ئەو کاکەیە نەگۆڕابێ بۆ یەچێتە سەر هەلومەرجەکە زۆر لەبارە نەخێر من پێم وانێ بچێتە سەر زانی بۆیە ینی گۆڕانکاری لە ڕوانگەی ئەو کاکەیە قورسە ینی زانی تۆ
6 ساڵی تەجروبە و ئەزمموی بەڕێوەبردن لەگەڵی هەبووە خەڵکی کوردستان بە شێوە گشتەکە ینی تەجروبە و ئەزمموی گەورەیان لەگەڵ ئەم کابینەیە هەبووە وی پێم وانە ینی ئاسان گۆڕانکاری بەسەر ڕوانگەی ئەو کاکانەیە بێ وێ قورسە بێ ینی بۆیە پێم وایە ینی زۆر قورسە بێ کە تۆ دیسانەوە 6 ساڵی ئایندا بە هەمان ڕوانگە ینی ئەزانی ئەرکی خەڵکی هەرێمی کوردستان زۆر قورسترەکەی بەڕاستی ینی زۆر بە جۆرێک قورسترەکەی پێم وایە 6 ساڵی ئایندەی هەرێم دیسانەوە کێشەی موچە دیسانەوە کێشەی خزمەت گوزاری و هەموو ئەو بوارەکانی تر ناشەفافی لە مەسلەی نەوت و لە داهات و لە کۆمەڵێشتی تر چکە ئەمە ڕوانگەیە کە ینی بەڕاستی پێم وانە ئاسان گۆڕانکاری بەسەرابێت لەلایەن ئەو کاکانەوە کە تەجروبە کراون تەجروبەی بەڕێوەبردنیان نەبووە بۆی یەکێتییان هێزەکانی تر ئەوەیە کە دەست بگرن بۆ پرەنسیپانەوە کە لە بانگەشەی هەڵبژاردن ینی وەکو بڵێن وەکو ئەوەی کە بە خەڵکیاندا ئەمە گرنگە ینی مەسلەی تەوتین لەوانەیە من سرنجی تایبەتمە بێت لەسەر تەوتین بەڵام مادام ئەزانین تۆ وەکو حکوومەت وەکو ئیدارە لە هەرێمی کوردستان ناتوانانی بژێوی ژیانی خەڵک موچەی ماگانی خەڵکدابینکەی دەرفەت بدە بۆەوەی کە بەغا بە ئالێتێ بۆ ئالێتەی کە ناوی تەوتی نەموچەی خەڵک دابین بکە کاوێت لەو بارەی و ڕاستێکی قسێک لەبارەی دەرفەتەوە نەما تەواو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنی کاک بافڵ بە دیاری کراوی وتی بۆیان ڕوونکردینەوە تیمێک ها و هەموو شتەکانیان بۆ ڕوونکردینەوە و بەرچاوی ئێمە ڕوونە کەواتە ئەو پرسە لەبارەی هەڵمەتی هەڵبژارنەوە چی لەبارە وتراوە تەواو بەڵام بۆ پرسە استراتیژیەکانی دیکەش ینی ئەگەر استراتیژیشی ناونەنێم توخوا ناوی بنێم بنەڕەتی بۆ نمونە ئەوەی کە لای یەکێتی پرسی بنەڕەتیە بۆ ڕاستکردنەوەی حکومڕانی هەرێمی کوردستان ئەم ڕۆژ کاک سەعدی هەمان قسەی کردوێتەوە ئەڵێ تێگەشتن کۆبوونەوەکە ئەوەی کاک بافڵ و کاک مەسرور مەبەستێتی ئەڵێ چەندین پرسی گرنگی استراتیژی تاوتێکراون بێگومان ئەو لێک تێگەشتن و گفتوگوانە دەبنە هۆی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی جا ئەبێ لەم لێک تێگەیشتانەیە شتێک لە ڕوئیاکانی یەکێتی لەگەڵ خۆیان بردبێ هەر بەڕاستی توانی یەکێتی ئەم ڕوئیانەی خۆی بەرێتە ناو کابینەی دێ حکومەتی هەرێمی کوردستان زانی یەکێتی دوو ئەرکی سەرەکی لەسەر شانە بەڕاستی ینی بەڕای من هەم ئەرکێکی حەزبی هەم ئەرکێکی جوگرافی زانی یەکێتی جگە لەوەی کە ڕوانگەی یانە بێ کار لەسەر پاراستنی بەرژەوەندی حزبی خۆی بکە لەو ڕێکەوتنانە ئەبێ کار لەسەر پاراستنی بەرژەوەندی جوگرافیایەکیش بکە کە یەکێتی لەو سنوورە دەنگ و کورسی زۆری نەهێناوە بۆیە بەڕاستی ئەزانی ئێستاکە لە 6 ساڵی ڕابردوو ئەوەی کە هەموو میدیاکان و بە تایبەتی دەسەڵاتدارانی یەکێتیش زۆر قسەیان لەسەر سنووری جوگرافیای سولەیمانی و گەرمیان و ڕاپەڕین فرامۆش کراوە زانی تۆ بێن لە حکوومەتی ئایندە نوێنەرایەتی خواستی ئەو سنوورە جوگرافیایش بکەیت و بێ بەرژەوەندەکانی خەڵکیویش بپارێزی بەڵام ئەوە بە چی یەکرێ بەڕاستی ئەوە ئەگە بە قۆناغی ڕابردووە تێپەڕی وەکو 6 ساڵی ڕابردوو بچیتە حکوومەت پێم وایە زیانی زۆر لە بەرژەوەندی باڵای حزبی خۆتە زیانی گەورە لە جوگرافیای ئەو سنوورە دەی بۆیە دەبێ زانی لەسەر ئەو بنەمایە تۆ بێ ڕێکەوتن دروست بکەی لەگەڵ هێزی بەرامبرت یانی زانی من لەوانەیە معلوماتم نەبوو بێ بەڵام ئەوەی کە هەبوو ینی لە وەزیرەکانی یەکێتی یان لە بەرپرسانی یەکێتی لە کابینەی نۆ هەمیشە باسی مەغدوورێتی خەڵکی سلەیمانی جوگرافیای سلەیمانی ئەو ناوچەیان نەکرد ئەمە نابێت دووبارە بکرێت و ئەمە بەچی ناتوانی ڕێلی ئەگری دووبارە بکرێتەوە بەوەی کە بە ڕوانگەیەکی تر بە هێزیشی تر بچیتە نێوە حکوومەتە کە کاریگەری گەورەتە بێ و پێم وایە ئەو کاکانی ڕابردوو کە سەرۆک وەزیران بوونە دەرفەتی ئەوە نادن پێم وانەیە ینی من گەشتبین نیم من بەڕاستی ناتوانم بابی بەستمەوە بەمەوە شتێکت بابی بەستمەوە بەمەوە وتت گفتوگۆکان کە خێراکراون پێکێنانی حکومەت خێراکراوە هەندێکی پەیوەستە بە فشاری دەرەکیەوە بەڕاستی یەکێتیش خۆ هەندێک جار لەبارەی ڕاستکردنەوەی هەندێشێت جا نازام چاوتان لە منەیان نامن هەموو جارێ ڕاستکردنەوە خەمە ناو قەوسێکەوە پەنای بردووە بۆ شوێنی دیکە لە نمونەی بەغدا ڕاستیەکەی
ئەکرێ ئەم فشارە دەرەکیە سەرباری خێراترکردنی گفتوگۆکان وای کردبێ یان فشاری کردبێ بۆ ئەوەی هەندێک لە تێگەشتەکانی یەکێتیش لە حکوومەتا جێ بکرێتەوە یان نە بە کورتی؟ وڵی ئەزانی من قەناعەتی خۆم لێرە من بۆ خۆم هەر بڕوام وا و پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دیزاین کراوە پێم وایە ئەوانەی پرۆسەکەیان دیزاین کردووە حکوومەتەکەشە دووە دیزاین نەکرد بۆیە فشارەکە لەوێەوە دێ پێم وایە فشارەکە لەوێەوە دێ کە ئەوان بڕیارەدەن لەوانەیە ئەو هێزانە بڕیار بدەن کە لە نێو ئەو هێزە سیاسیانە چێ بێ بە وەزیریش ئەو وەزیرە کاریگەرانی وەزارەتەکان ئەگەر وا بێ یەکێتی بە زیان لێیەتە دەرەوە بە کورتی من پێم وایە بۆیە بێ ئەزانی ئەبێ یەکێتی خاوەنددارێتی ئەو نەفەسە بکە کە لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بەڕاستی یعنی خەڵکی دەرەوەی یەکێتیش خەڵکی دەرەوەی یەکێتیش تەبەنی ئەو ڕوانگە سیاسی یەکێتیانە کرد کە ئەتوانێت لەم قۆناغا پێش لە هەژبوونی هێزێکی سیاسی بووە بە مەترسی. سپاس دەکەم دکتۆر کامەرانی یەکێتی ئەمە ئەتوانێت بکار بەڕاستی و قسانەی کە یەکێتی لە هەڵمەتی هەڵبژاردنایی کرد استراتیژە لای ئەم حیزبە یعنی تۆ هەنگاوەکانی داهاتووی دوای هەڵمەتی هەڵبژاردن پێکێنانی حکوومەت هەتا کۆبنەوەکەی دوێنەی بافڵ تاڵەبانی و مەسرور بارزانی و ئەوەی کەوتیان لەسەر پرسە استراتیژیەکان گەیشتوین بە ڕێکەوتنێکی دیاریکراو وەخۆ ئەوەش حاڵی مەسرور بارزانی بێکە کاکاوێز باسیەکە بەوەی کە مامەڵەکردن لەگەڵ یارە چوارچێ حکوومەتێکا پێدەچێ خوورز بێ یەکێتی ئەم قسانی بە وەکو استراتیژ بوو بە جددیەتی و بۆیە چێتە سەریان نا گوزارە پێش هەموو شتێک دەبێ بگەڕێنەوە لە ئەم کابینانەی ڕابردوو بە کابینەی هەشت کە زۆرترین ئەم دیاردەی تۆخ کردەوە ویش ئەوەیە فعلی ئەمە دوو حکوومەتمان هەیە بەڵام لە ڕوخسارە ناویان یەک حکوومەتە کە ئێمە باسی لەوە دەکەین کە یەک حکوومەتێک دروست دەبێ و لەسەر ئەساسی شەراکەتی ڕاستەقینە پرسیارەکە دەردا لەوەدایە ئایا بە فعلی ڕادەستکردنی داهات بە بەغدا بۆەوەی کە موچە دوانەکەوێ یەکێتیش دەچێتە پاڵ پارتی و دوای داهاتەکە مباتەڵەی پێ دەکەن و موچە دوا دەکەوێ یاخود یەکێتی دەتوانێت فشارێکی جیاواز دروستکە لەو حکوومەتەی و خاوەن بڕیار دەبێت بۆ ئەوەی کە پێکەوە بودجە لە کاتی خۆیدا بێ یعنی ئەمە گرنگە یعنی ئەمە لە دەربارەی دەسەڵاتەکان فعلی ئەمە گرفتی خەڵکی کوردستانەوەی موچە لە کاتی خۆیدا بێ و موچە بۆ لە کاتی خۆیدانا لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پابەن نیە بە بەڵێنەکانەوە لە ڕابردوودا یەکێتی ئەم تاوانەی قسوتە سەر پارتی پێکەوە هەردووچیان ئەرشی ئەم بەرپرسیارەتە دەگرنە ئەستۆی خۆیان و دوای دەخەن بۆ ئەوەی کە بەغدا موچە نەنێرێ و هەمان گرفت دووبارە بێتەوە ینی ئەمە جیاوازەیەکی زۆر بنەڕەتیە لە نێوانیاندا یعنی ئێمە دەبێت بزانین یەکێتی و پارتی لەسەر ئەو ژێر و گرفتانەی کە تایبەتە بە ژیانی خەڵک گەیشتونەتە چووە نەک لە بینی خۆن لە دابەشکردنی دەسەڵاتەن گەیشتون دەچووە هەردووچیان دوو ڕوئیای جیاوازیان هەیە بۆ تورکیا هەردووچیان دوو ڕوئیای جیاوازیان هەیە بۆ پەکەکە بۆ ڕۆژ ئاوا بۆ وجودی سوپای تورکیا لە هەرێمی کوردستان ئایا بە فعلی ئەم دۆسیانە کە سارنووسی هەرێمی کوردستانیان پێوە بەندە لە ڕووی سیاسیەوە و پەیوەستە بە کۆمەڵێک دەستێوەردان و معادلاتی ئیقلیمیەوە ئایا لەمە نەگەیونەتە نەتیجەیان قەناعەتت بێ من دواتر کاک دکتۆر حەزەکەم لەو بارەیەوە قسەم بۆ بکەی زۆر گرنگە بەلامەوە و پێم وا بێت 5 دقی ئەخیر هەوڵێن بۆ ئەوە دابنێم بەڵام بەم مۆزایکەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئێمە بەردەوام ئەڵێن ئەبێ یەکێتی و پارتی ئاوا بکەن یەکێتی و پارتی شتەکە ڕێک بکەنەوە هەموو قسەکانی دیکەش ڕاستیەکەی بەم مۆزایکەی کە هەیە لە دەرەوەی یەکێتی و پارتی قودرەتی جوڵەیەکی دیاریکراو هەیە و ئەمڕۆ ئاماژەیەکی دیاریکراو هەبوو بەوەی کە پێدەچێ حکوومەتی هەرێمی کوردستانی داهاتوو جگە لە یەکێتی و پارتی قسەم لەسەر پێکاتەکان نییە هیچ لایەنێکی دیکە هیچ حزبێکی دیکە بەشداری تێدا نەکا کەواتە ئەوەی تر هەمووی ئەکرێت ناو پەرلەمانە و ئۆپۆزیۆن کاری سیاسی بکە بەڵام قودرەتێکی دیاریکراویان ئەبێ بۆ جوڵەیەکی ئەرێنی و کاریگەر بەسەر پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان وڵی من لەو ڕوانگەیەوە ئەگەر بێت و زۆرێک لە ڕەشبینی نیشان بدەم دەتوانم بەڵام ناحەقم مەگرە لەبەر لە دنیادا ئۆپۆزیسیۆن سەرۆکایەتی خۆپیشاندانەکان و سەرۆکایەتی مەیدانی شەقام دەکا لە ڕوانگەی معاوەوە بگەرە 2011 لە میسر مەسەرەن دەبینی هێز ئۆپۆزیسیۆنەکان ئەنجومەنیان دروست کردو بۆ ئیدارەدان و بۆ مفاوەزە لەگەر دەسەڵاتدا تاوەکو توانیان سەرکەون بەڵام لە هەرێمی کوردستاندا ئۆپۆزیسیۆن ڕێبەرایەتی پێشنگایەتی
شەقام ناکە شەقام لە شوێنی خۆی دەڕوا و دزوڵە دەکا و لیجانە کانی کۆمەلگای مەدەنی دەجوورن بەڵام حیزبەکان بە پشتیوانیکردن بە بەیانەمە بەشداری دەکەن بەڵام وجودێکی فیعلیان لە ساحەکە دانیەوەتە هیچ لیستنێکی مشترەکیان نییە. دوو ناتەبایەکی زۆر لە بینی ئەو هێزانەدا هەیە کە لە دەرەوەی دەسەڵاتن. سێ خواتا ئێستا حکوومەت تشکیل نکراوە پەرلەمان کارە نەکراوەتەوە تاوەکو لە ڕوانەی سیستماتیکەوە بزانین چێ معارەزەیە. کاتێک کە پەرلەمان کارا بوو کاتێک کە حکوومەت پێکێنرا ئەو هێزانی کە بەشداری حکوومەت ناکەن ئیعلانی ئۆپۆزیسیۆن خۆیان دەکەن. من پێم وایە تاکو ئێستا لە ڕوانگە فەرمیەکەوە لە ڕوانگە ڕێکاریەکەوە لە ڕوانگە نەرێتیەکەیەوە کە لە دنیادا هەیە ئێمە تاکو ئێستا ناتوانین بەم هێزە بڵین ئۆپۆزیسیۆن و بۆ هێزە بڵین نەخێرنا ئۆپۆزیسیۆنی تاوەکو حکوومەت پێکنایە بزانین چێ ئۆپۆزیسیۆنی ئەم کابینەیە ئەمە بە بڕوای من خاڵێکی زۆر گرنگەوەتە زۆر بڕیار بدەین هێزە ئۆپۆزیسیۆنە کاریگەریەکان لە ساحەی چێ دەمەن لەبەروی تاکو ئێستا ئۆپۆزیسیۆن لە دکتۆر هێشتا سەرباری ئەوەش پرسیارێکەکەم لە ڕووی چەندێتی و ڕاستیەکەی گەروای دانین جگە لە پارتیەکێتی وە کۆتاکان پێکهاتەکان دەچنە حکوومەتەوەوانەی دیکە ببن بە ئۆپۆزیسیۆن لە ڕووی ژمارەیەوە لە ڕووی چەندێتیەوە ئەکرێ ئۆپۆزیسیۆنێکی معقول بێ باش بێ ئەمە یەک خۆی هەرچەنە بەشی دووەم پەیوەندی بە چۆنێتی ئۆپۆزیسیۆن بوونەکەەوە هەیە ئەم هێزانەی کە ئێستا تۆ لە هەرێمی کورسانیان بینی وە کورسیانەی وەچنە پەرلەمان و پێدەچێ ببنە ئۆپۆزیسیۆن لە ڕووی چۆنێتیەوە قودرەتێکی دیاریکراویان ماوە بیەن بە خەڵکی هەرێمی کوردستان. منجارە پێش شتە گەرگڵمەست ئەوەیە هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەو کورسانەی کە لە پەرلەمانە لە دەرەوە یەکێتی و پارتی لێرەوە دەنگ بکەن ناڕزایی دەربڕنی گەرانی دەربڕن ئێمە ئەمانەمان تاقی کردوتەوە لە ڕابردوودا کەواتە بوونی ئۆپۆزیسیۆن بوون لە ناو پەرلەماندا پێم وایە لەوەی ڕابردوو باشتر نابێت لە بۆڵەیەک و لە خۆخاڵیکردنەوەیەک و لە کۆمەڵێک ڕخنەگرتن جا بە زمانی جیاواز تەسەوڕ ناکەم ئەمە کاریگەری هەبێت لە ڕابردوودا ئەم سیستەمە تاقی کراوەتەوە من تەسەوڕ دەکەم دەبێت لەم قۆناغەیدا چارەسەر زۆر گەورە. من پێم وایە لە ئێستا بەدواوە دەبێت هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە دەرەوە یەکێتی و پارتی یەکەمین قۆناغ پێم وایە دەبێت هاریکاری هەواڵەنجی بینیە نێوانیان باشتر بێت کە سیرکەی ڕاگەیاندنی ئۆپۆزیسیۆنەکان هێندەی زۆر جار ڕخنە لە یەکتر دەگرن خەریکەوای لات و ڕخن لە دەسەڵات یەکێتی و پارتی کەم بۆتەوە کەواتە یەکەم هەنگا ئەوەی دەبێت هێزە ئۆپۆزیسیۆنەکان چۆن یەکێتی و پارتی بۆ دابشکردنی دەسەڵات لە بینی خۆیاندا بۆ باورین هاوسەنگکردنی معادلات بۆ ئەوەی کە بۆ شکلە هەردووکیان پێکەوە بمێنەوە و هیچ لایەنێکیان زەرەر نەکەن زەرور هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە بارتەقەی ئەمانە پێکەوە تەبایەک لە بینی خۆیاندا دروستکەن یعنی یەکێتی و پارتی لەسەر مانەوایە لە دەسەڵات لەسەر بەرژەوەندیەکانیان دەتوانم بڵێم هەموو قسە زبرەکانیان لە ڕابردوو هەموو ناکۆچەکانن وەلا ناوە گفتوگۆ دەکەن بەڵام هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەداخەوە هەتاکو ئێستا لەو ڕوانگەیەوە زۆر خەمساردن و زۆر لێک دابڕاونەوە دەم خۆش دکتۆر بەڕاستی هۆسۆستوەرەکان بەڵێ با کاتم بمێنێ بۆ دووڕاییەکە بەلامەوە گرنگە دواتر دوو دەقەش بێخسەی لەسەر بکەین کاک کاوێز زۆر باسی ڕۆحیەتی ئۆپۆزیسیۆنت لە گوتارەکانی یەکێتیا کرد بۆی هەیە لە داهاتووە ئەگەر یەکێتی لە ناو کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستانە و کاکەیە مشکلەی زۆر بۆ دروستکردن لە ناو پەرلەمانە ئیتر جۆرێک لە جۆرەکان لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆنە گوتارێکی دیاریکراوە پێشکەش بکە چوزانم گەرم و گوڕیەک با بە پەرلەمان هەستەکەم میوانی شێهاو کاک کاوێز بەڵێ هەرێوەڵا دەی بەخێر بێن میوانەکان بەخێر بێت بژی سپاس دەکەم ئەزانی ئەو ڕوحێتی معارەزبوونم پێم خۆش بوو یان لە ئەوەڵەوە پێم خۆش بوو ئەو تەجروبەیەی کەرکووک بگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان ینی ئەم جارە بۆ خاتری ئایندەی کوردستان پارتیویچێتی لە یەک حکوومەتان نەبن پێم خۆش بوو پارتی لەگەڵ هێزی تر حکوومەت دروست بکە یانی چێتی لەگەڵ هێزەکانی تر حکوومەت دروست بکە اینجا نەتیجەکەی چۆنە بوو چۆن نابوو پێم مابوو هەنگاوێک کوردستان ئەچوە پێش و پرۆسی دیموکراسی لە کوردستان مانایەکی بۆ دروست دەبوو وەکو چۆن ینی لە کەرکووک ئەم جارە پارتیوی چێتی زۆر دژی یەکیش بوون و بەرەکانیش زۆر جیاواز بوون ینی پارتی لە بەرەی ڕاکان جوبووری و جەبهەی تورکمانی چێتیش لە بەرەی خۆی و کۆمەڵ لە عارەبەکانی کەرکووک دەیتوانی حکوومەت دروست بکە ئەم تەجروبەیە من هیوام لەسەر هەڵەچنی کە لە هەرێمی کوردستانیش دووبارە بێتەوە تەمەنی
بۆ هێزەکانیش ینی بۆ بەگەرێکێتی معارەزە وایە لە هەرێمی کوردستان ئێستاش ببێ بە معارەزە لە هەرێمی کوردستان پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان نەباتەوە بەڵام بێ بەشێ لەو حکوومەتە بە تەجروبەی 6 ساڵی ڕابردوو و پێم وایە زیان لە خۆی و ئەزانی کاکاوێز زۆر بە کورتی ئەزانی چی ئەی سەلمێنێکەیەکێتی گوتارەکانی فتری هەڵمەتی هەڵبژاردننی زۆر بە جدی نەبووە ئەستراتیژ نییە ئەوەندەی ئەچێتەوە سەردەستگرتنەوەکە بە مەسلەی حکومڕانیەکەی و ڕاستکردنەوەی ئەوەندە ناچێتەوە سەر ئەوەی میکانیزمی دیکە بەکاربێنێ بۆ ڕاستکردنەوەی حکومڕانیەکە کە پێدەچەیەکێکیانەوە بێ کە ئێوە باستان کرد سەرباریەوەی لە ڕووی واقعیەوە هەندێک قورسە زۆر بە کورتی بە چەند سانیەک جوابم بەرەوە میوانت هەیە ئەزانی من ئەوەندەی کە تێگەیشتوم یان کەسایەتی ئەو کاکانە بای ئەوەی کە وەکو خۆیان یان خوێنوە زانم پێم وانەیە یەکێتی موفق بێت لە پێکێنانی حکوومەت لەگەڵ ئەو کاکەی کە 6 ساڵە ئیداری هەرێمی کوردستان دەستخۆش کاکاوێز دکتۆر کامەران زۆر بە کورتی ئێمە بەم جیاوازیانەی تێڕوانین بۆ عێراق بۆ ناوچەکە بۆ هێزە کوردستانیەکانی دیکەی هاوشێوەی پارتی کرێکارانی کوردستان هەر بەو شێوەیە ئەچینە قۆناغی داهاتوو یان نا خۆی تا ئێستا هیچ بەرچاوڕوونیەک نییە و هیچ ڕوویایەکی مشتەرەک نییە و پێمان خۆش بێ ناخۆش بێ ئەم دابەشکاریە لە پەیوەندی لەگەڵ هێزە ئەقلیمیەکان و تێڕوانینی جیاواز لەگەڵ تورکیا و پەکەکە و بارودۆخیکە هەیە ئەمە پێشینەیەکی هەیە تەسەوڕ ناکەم بە چەند دەقێک و بە چەند تێکستێک و بە چەند دروشمێک تەجاوزی ئەمە بکرێ بۆیە چورە ناو کابینەی تازەش ئەگەر حکوومەت پێک بێنن من دڵنیان بەم جیاوازیانەوە دەچنەوە دوجار ئەم جیاوازیانە جارێککە واقعی حکومڕانی لە هەرێمی کوردستان وەکو ڕابردووی لێدێتەوە دێتەوە سەر هەمان سێگۆشەی پێشوو ئەگەر بەم جیاوازیەوە لە پرسەکانی تایبەت بە عێراق و ناوچەکە بڕوانین گرفت نابێ بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان یعنی با من بە کورتی بڵێم درێژکراوەی تێگەیشتنەکانی پارتی دیموکراتی کوردستان سەر بە ئەنقەرە بێ و ئەوەی یەکێتیش بە دیاریکراوی سەر بە تاران بەغداد بێ ئەمە هەندێک گرفت نییە؟ ئەمە واقعی هەرێمی کوردستانە لە ساڵی 1992ەوە ئێمە مەحکومین بەم دابەشکاری ئەقلیمیە ینی واقعی سیاسی و واقعی کۆمەڵایەتی و ئابووری ئەم واقعی لەسەرەوە فەرز کردوین زۆر بەداخەوە من زۆر لەگەڵەوەی کاکاوێزدام ئەگەر بات وایە و لایەنێکیان بە تەنیا لەگەڵ هێزەکانی تر حکوومەتیان تشکیل بکرد وایە ئەو کاتەی دەمانزانی ینی چێچێکمان دەکرد با بڵێن هێزە ئەقلیمیەکان کاردانەوەیان چۆن دەبێ ینی شێوازێکی جیاوازمان دەبینی و لە دەرهاویشتەکانی شێوازە جیاوازەکەدا ئێمە جارێککە دیزاینی واقعەکە دەکرایەوە بەڵام ئەمەی کە ئێستا هەیە پێناچێت تەجاوزی ئەوەی ڕابردوودا بکرێەوە تەجاوزکردنەکەشی من بە ئاسانی نابینم ینی وا بە ئاسانی چاوەڕوانی ئەوە ناکەم ڕوویای پارتی وەکو یەکێتی لێبێ لە تێڕوانین بەرامبەر بە ئێران و تورکیا یاخود ڕوئیای یەکێتی وەکو پارتی لێبێ بەرامبەر بە تورکیا و پەکەکە و بەغدایە بۆیە ئەماش گرفتە گەورەکەیە ئەوە عریشە گەورەکەیەکە پێکێنانی حکوومەتێکی یەکگرتووی موحەدی بەهێز کە دەسەڵاتی هەبێ لە کەلارەوە بۆ بادینان وەکو یەک ئەوە وای کردووە کە ئەم خەونە ئەم ئومێدا ئەو دروشمە زەحمەت بێت. سوپاس دەکەم دکتۆر کامەران بابانزادە مامۆستای زانکۆ و توێژەر گەلێک سوپاس کاک کاوێز مەلاپەروێز شرۆڤەکارێوش لە کەرکووکەوە لەگەڵ مابوون ئەدویست بڕۆیت هێشتان خوا حافیزیم نەکردبوو کاک کاوێز دەست خۆش بێ. سپاس وێوە برا عزیزی چاوەڕی کۆتاییێنانی جنابتمە کرد لطفت هەیە بە دوعا.